من أنسم تقريبا 3 ساڵ ئەو ئیشەی دەکەم شێ چاچاتی بەخۆش مۆزفم بەس پیشەکەم شەوانە ینی هەشتێم ئاودانەکەش دەکەم بەخۆی ئاودانێ و پارکە هەشت هەتا تقریبا 2.5 بەخۆی شۆلێ سەر بەخۆم زۆر پێم خۆشترە یعنی لە وەزیفە و لە هەمی تشتێک پێم خۆشترە شۆلێ سەر بەخۆم و تقريبا لقى كذي مشي لا الشباب مغرب أتصاري خوم بەیانیان دەرچم بۆ ئیش کە مەغرب دێمەوە خۆم دەگۆڕم ئەگەنیان چای ئێرە نەخۆم ئیسراحەتی ناکەم چای کاگەنەس بەڕاستی ناوبانجی خۆیە زۆر بەتام و زۆر بەلەز جیاوازیەکەی کە هێلی تێدەکات دارچینی تێدەکات لەسەر پەل چای دەکات یعنی زۆر خۆشە تاموتێژی خۆ تایبەتی هەیە تایبەتمەندی هەیە و نەوەکی سەرغازە و قۆری سەرغاز ئەو لە ماڵان دەکەن ئستیلە ئەوە فافۆنە فافۆن تامی خۆی هەیە بەڕاستی چایکی زۆر خۆشە و جوزیش تێ دەکات مەسرەفی زۆر لێ دەکات بە خۆی و بە منداڵەکانی و زۆر یعنی ڕێز و تەقدیریە لە عال شەوان دەهێمە وێرێ دەخوێنم تەلەبێت قسم داخلینە طبعا لە شنگال هاتینە لە وێرێ دەخوێنن شەوان کاتی ئیمتیحانە دەهێنە هێرە دەخوێنن گەل هەڤالە دەهێن حیرت خوێنن کاتی خوێندن خلاص بێ بەدگەڕێنە بۆ قسمی یەک ئیمتیحان مایە و دێ بەردەڕەش بەجێهێلن ئەوێ مەرحەلە دوێ یەک ئیمتیحان مایە و داوام دێ خلاص هەمی شەوان دەهێنە وێرێ دەخوێنن سەعات 11:30 چایەکێ بەدخۆن و دچن ئەریوە لە فەرقە وێرێ چایەکی زۆر خۆش ئەو جوامێرە بۆ مەچێت کات و بەهای وێژی گران نینە و چایەکی زۆر خۆشە دەستێوی خۆش بێت